باوەڕمان بە داهاتوو هەبێت کە بۆ ئەم ئیسلامەیە چاومان لێوە نەبێ ئیسلامە سیاسیەکان جەولیان دۆڕاندووە و تاغوتەکان پاشقولیان لێگرتوونەوەوان بەڵام ئیسلامەکە هەر لە سەرکەوتنایە حیجاب هەر لە بڵاوبوونەوەیە گەنجی ملتەزیم هەتا دێ زۆرترە بێ ڕۆشنبیری ئیسلامی زۆرترە بێ موقع ئیسلامیەکان زۆرتر بوون قەڵەباڵغتر بوون ئەوش فەزلی خوای پەروەردگارە کابرایەکی وەکو من هەر لە ماڵەوەیە بەڵام بە فەزلی خوای گەورە بە 10 مانگ 11 ملیۆن کەس بەرنامجەکانی یوتوبی بینیوە خۆش زای ئەو برا بەڕێزانە بداتەوە کە ئەم ساڵ بە فەزلی خوای گەورە عزیزانە کە هەرەوەندەی کەوتم پێویستیمان بە ئەدمینە 10 ئەدمینی بەڕێز ئێستا هاتوونەوە لە نێمە خۆمان هەموو کاروبارەکان نتوانین بکەین و ئەوە شتێکی زۆر گەورەیە دیسان ئەم ساڵ بتوانین لە ڕەمەزانە بیکەین چکە لانی کەم 8,000 پرسیارمان هەیە کە وەڵاممان داوەتەوە پرسیاری شەرعی ئەگەر ئێمە 10 کەس لێ ببڕێ وردە ئەوانەی کۆن و هی نوێش فریاکەوین بەردەوام پرسیارەکان وەڵام بدەینەوە زەخیرەیەکی گەورەمان بۆ ئەبێ مەرجەعێکی گەورە دای ئەنێن ئەو کاتە منیش مڕاجعەیانەکەمەوە کە بە دەلیلەکانەوە دایان بنێم ئەو کاتە لە بەردەستی بە تایبەتی گەنجە مسلمانەکانمان و مەلا گەنجەکانمانە ئەبێت کە هەر پرسیارێکیان لێکرد لەو بابەتە وەڵامەکەی بینێ بە دەلیلەوە خوای گەورە یارمەتی دەری ئێوەش بێ خوای گەورە برایەتی دینیمان بە قووەتکە و لایەنی کۆمەڵایەتیەکەمان بەهێزتر کە بە برایەتی دینیژە بە برایانی بەڕێزم بەخوا قەسەم بە حاڵەتی حیزبایەتی و پەیوەندی حیزبایەتی نابێت ئێمە لە حیزبایەتی ڕامان کردووە وەرنەوە سەر برایەتیە دینیەکە چێژی برایەتیە دینیەکە ئەم خوشک و برایەتیە کە هەستی پێەکەین و وەلامان بۆ یەکتر ئەبێت دۆستایەتیمان بۆ یەکتر بێ مادام ئەهلی مزگەوتین خوای گەورە ئێمەش ئێوەش سەلامەت سەرکەوتوو کە ئەقول قەولی هذا